هەروکو چۆن لە کۆنگرەی سەیمی کۆمەڵی دادگەری بوو بە ئەندامی سەرکردن. مرواری محەممەد جاف کاندیدی ژمارە 13 لە لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی لامیانی بەرنمەیەکجا لە کەناڵی ئاسمانی پەیام ڕایگەیاند لە حاڵەتی دەرچوونیدا بۆ پەرلەمان ماڵی لە سلێمانیەوە دەباتە هەولێر و بە ماوەی 4 ساڵ ماڵەکەی دەداتە گەنجێک کە تازە هاوسەرگیری کردووە. کاتێک کە چوومە پەرلەمان ئینشاءڵڵا ئێمە بڕیارماندەوە بچینە ئەوێ چونکە سەرەوەش هەر ماڵی خۆمانە بەس ئەم ماڵ و حاڵێک ئێستا هەمە ئەم خانەوە پچکۆلە و خنجیلانە بیدەم بە گەنجێکی کەم دەرامەت کە هاوسەرگیریەکە تازە بۆ ماوەی ئەو 4 ساڵە بۆ ئەوەی بۆ خۆی تا لە ڕووی ئابووری و خۆی دەگرێ ئەو 4 ساڵە من نامی ئەم ماڵ ئا بەجێ بێڵم و بڕۆم لەوێژ ماڵێکدانم ئەم ماڵم وەکو سەدەقەیەک فی سەبیلی لا بدەم بە گەنجێک ئینشاءڵڵا کە بۆ خۆی ژیانی تێدا بەرێتە سەر و ماڵ نەکرێ خانوو بکرێ نەگرێ. هەڵوێستەکەی مرواری محەممەد جاف کاردانەوەی بە دوای خۆی داهێنا و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشوازیان لێ کردووە. لە کۆمنتی ئەو ڤیدیۆیەدا کە پێیجی پەیام بڵاوی کردوتەوە فەرمان ئیبراهیم نووسیوێتی کۆمەڵ ئافرەتی ئاوا بوێری هەبێت ئاوا ڕاوێژ بە ماڵ و منداڵی خۆی بکات قەت تووشی هەڵە نابێت. نازی لەتیف کە خۆی دەڵێت یەکێکە لە نزیکانی مرواری محەممەد نووسیوێتی هەمیشە دەرگایان لەسەر پشت بووە بۆ خزم و ناسیاوان و ڕێزیان لە میوان گرتووە. گەشتیار محەممەد پێنجوێنی لە کۆمنتێکدا دەڵێت ئافرەتێکی لێهاتووە و خاوەن قسەی خۆیەتی و مایی خێرن بۆ خەڵکی. کاروان علی گەنجێکی دیکەیە لە کۆمنتێکی پۆستەکەدا نووسیوێتی دەستت خۆش بێت شایەتیتان بۆ دەدەین کە هاوکار و دەستبارگری گەنجان بوون. لە یەکی لە قسەکاندا ئەڵێگە دەچم بۆ ماوەی 4 ساڵ بێ بەرامبەر دەیتەم بە کەس. دوای کاردانەوەکان پەیام بە دواداچوونی بۆ هەڵوێستی کاندیدەکەی کۆمەڵ کرد و ئەویش ڕایگەیاند گەنجانێکی زۆر حەزیان بە هاوسەرگیریە بەڵام ناتوانن. ئەویش لەو پێناوەدا ئەم دەست پێشخەریەی کردووە. لەگەڵ گەنجان چۆن دەڵی هەماهەنگی و هاوکاریمان هەیە لەگەڵ گەنجان تێکڵاوێکم هەیە بۆ بخۆمە مەسە ئامادەیم و دیسانەوە بە مەعاناتی گەنجان دەزانم بەتایبەت لە هەرێمی کوردستان کە گەنجانمان لە مەعانات و ناڕەحەتێکی زۆردان سەدان و هەزاران گەنجمانەیە کە حەز دەکا هاوسەرگیری بکاو بچێتە ئەم پرۆزە پیرۆزەوە بەڵام لەبەر ئەوەی کە توانای کرێخانی نیە توانای ماڵکڕینی نییە بۆیە ئێمە بڕیارەمان داوە بۆیە ئێمە ئەم بڕیارەماندا دانیشتین بۆ خۆمان لە ماڵەوە بیرمان لەوە کە دەوتمان کاتێک ئێمە کە بەندە چووە پەرلەمان ئێمە خانووکی دوونهۆمی خنجیلانەمان هەیە کوڕەکەم لە قاتی سەرەوەیە بۆ خۆشمان لە خوارەوەین وتمان وا پێویست دەکا وا باشە بەڕاستی بکەین بە سەدەقەیەک بۆ خۆمان بۆ قیامەتی خۆمان ئەم هەموو گەنجە خێر لە خۆنە دیوەی کە چاوەڕوانە هەت تەنانەت خانی بە کرێش دەستناکەوێ سەدان گەنجمانەی خانی کرێشی دەستناکەوێ هەیە پرۆسەکەی ڕاگرتووە لەسەر ئەم بابەتە بۆیە بە پێویستمان زانی فی سەبیلی لا ئێمە ئەم نهۆمەی خوارەوەمان بکەین بە سەدەقە و بدەین بە گەنجێک کە شایستە بێ کە پێویستی پێبێ و کەلێنێکی بۆ بگرێت لە ڕووی ئابوووریەوە چۆن دەڵی ئیسفادەیەشی لێ بکە. کاندیدەکەی کۆمەڵی دادگەری بڕیاری داوە کاتێک دەچێتە پەرلەمان لیژنەیەک دروست دەکات و ئەو گەنجانەی تایبەتمەندیان تێدایە کە بۆ ماوەی 4 ساڵ بچنە ماڵەکەی پلەبەندیان بۆ دەکرێت و ئەو خێزانە نوێیی کە زیاتر پێویستێتی هەڵی دەبژێرن.